لیستی موچە ئامادەیە، بەڵام پارەمان نییە تاکو موچەی پێدابەش بکەین. ئەمە قسەی چەند جارەی بەرپرسانی باڵای هەرێمە لە کاتی دواکەوتنی موچە. بڵاوبوونەوەی لیستی بەتاڵی موچە لە سۆشیال میدیا هاوتەری بە لەگەڵ وتەی بەرپرسانی هەرێم. موچەخۆران و هاوڵاتیان باز لەوە دەکەن کەوا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سەرجەم هەوڵ و کارەکانی لاپڕکردنەوەی بۆشایی ئەو لیستەدا کورت هەڵهێناوە، بەڵام ئێستا تەنانەت ئەوەشی بۆ ناکرێت. ئەو لیستەی کە بڵاو دەکرێتەوە کاریگەریەکی سلبی و ناخۆش لەسەر دەرونی موچەخۆران دروست دەکات، چونکە موچە بەڕاستی مافێکی سەرەتایی موچەخۆرانە. دەبێت لە کات و ساتی خۆی بێ بەداخەوە دەسەڵاتداران با شێوەیەکی گشتی موچە لە کاتی خۆیان نادەن یاخود پاشەکەوتی دەکەن و یاخود بەو شێوەی دەیدەن کە ئێستا لە ناوەزعەکەداین، بۆیە گرینگە موچە لە کات و ساتی خۆی بێت و ئەو لیستەی کە بڵاو بۆتەوە بەڕاستی زۆرمان پێ ناخۆشەوە کاریگەریەکی دەرونی و وەکو شەڕێکی دەرونی لەگەڵ موچەخۆران دەکرێت. ئێمە 25 مانگ موچە دەدرێت، ئەمە ینی وەکو پلانی حکوومەتە. لە تازەترین لێدوانیدا سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری بە ناوی حکوومەتەوە سوپاسی خۆراگری موچەخۆرانی کوردستان دەکات کە 4 مانگە تەنها موچەیەکیان وەرگرتووە. موچەخۆرانیش دەڵێن ئامانجی حکوومەت دابینکردنی موچە و خزمەتگوزاری هاوڵاتیان نییە، بەڵکو ئامانجی تەنها مانەوەیە. تەماشا دەکەین بەڕاستی بارودۆخێکی زۆر سەختی دروست کردرە بۆ ژیانی خەڵک، ینی خەڵکی کرێسیە خەڵک هەیە شتی بە قەردەینی یانەگە بچین ناو تاکانی کۆمەلگا ئەو کاتە حەز دەکەین کە چ کاریگەریی دەرونی و سەخت دروست کردێت لەسەر ژیانی خەڵک، هەتا بوویتە هۆکار ئەوەی کە خێزان نەماڵەوە تووشی کێشە و گرفت و توش هەڵەشانەوە بی، وەروە وای کردووە کە دەرونی کەسەکان ئاڵۆز بی بەبەردەوامی لە خەمی ئەودا بن ها موچە هات ها موچە نهات، کە بەڕاستی ینی بە حکوومەتێک کە 4 مانگ یەک موچە پێ بدرێ بەڕاستی ئەمە جێ پرسیارە. تابان چۆن کاریگەری نییە، کاریگەری لەسەر دەرونی مامۆستان هەیە، کارمەندان هەیە، مەبرێن بە گشتی وەرەوە کاریگەری لەسەر عایلێ هەیە، لەسەر خێزان دروست کردیا، بەڵام دەرێم هیچ کێشەی موچە نیە، تەنها حربەکی نەفسیە دەرونێت ئەو ملەتە دەکەن کارمەندان دەکەن، دەنا هیچ کێشە نیە لە کوردستان لە عێراق، تەنها حکوومەتی هەرێم بەناوی حکوومەتی هەرێم بەڕاستی دەسەڵات کە ئەو ڕێگای بەخۆداوە کە موچە ببڕێ ئەوەی بکە تەنها ملەت برسی بکات و نەبوونی پەیدا بکە ناو ملەت، دەنا هیچ کێشەی موچە نیە لە کوردستان. لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەندین جار بەڵێنی ئەوە دراوەکەوە موچە لە کاتی خۆی دابەش دەکرێ و ئیدی ئەو سەردەمە بەسەر چوو دابەشکردنی موچە ببێتە هەواڵی بەپەلا، بەڵام ئێستا دۆخەکە بە جۆرێک شڵەژاوە. ئەم کابینەیە لە هەر 8 کابینەکەی پێشخۆی خاو و خلیچکتر و بێباکترە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.